لحديثك في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمي حتى أتواني خود بباريزة وتقواي خواتها بنزيكي قناح مبروا اتق الله حيث ما كنت لحرك يا هي بلام مروف بطبيعة نزيك لقناحوا بهوي أو دجمنانوا كدوري دا وقابل إنسان بردوام قناح بكا لبروي في غمري خواه صلى الله عليه وسلم لدواي أو يكسر أفرمي تو بقدرت وانا خود بباريزة اگر گناحێکت توش بوو شەیتان خەڵەتان دیتی مەوەستە بێئومێد مەبە تا سجلەکەت ڕەشە بێتەوە لە گوناحە بڵێ تازە من گوناحم کرد نا مەوەستە یەکسەر وأتبع السيئة الحسنة تمحها یەکسەر لە دوای خراپەکان یەکسەر چاکە بکە بیسڕەوە مەیەلە دڵی ئینسان وەک خامێکی سپی وایە سپیە کە گوناحێکەکەی خاڵێکی ڕەشی تیادا ئەنرێ ئەگەر زوو تەوبە بکەی زوو پەشیمان ببیتەوە پاکە بێتەوە تەواو هەر ئەم بێتەوە سپی بەڵام ئەگەر بیتێڵی بێئومێد ببی گوناح بخەیتە سەر گوناح دوایی بەرە ڕەش ئەبێتەوە خاڵە ڕەشەکان دڵەکەت ڕەش ئەکاتەوە دوایی ئەمجا زۆر ئاسان نییە تەوبە بکەی ئەگەر ئینسان دڵی ڕەش بوویەوە خۆشەویستەکانم ئاسان نییە تەوبە بکە تەوبەکە قورستر ئەبێتەوە ئەمجا بۆیە زوو فریای خۆت بکەوە پێش ئەوەی کار لە کار بترازێ